وەکو وتمان مۆرۆ ئەوەی پەیامەکەی ئەوە بوو کە بەهاتنی ئێوە بۆ لای ئێمە کە وەکو نوێنەری یەکێتی شووا سەرچکا کرێکارەکان و ڕێکخراوی کرێکارانی بیناسازی مێژوویەکتان بۆ خۆتان تۆمار کرد کە بۆ یەکەم جار کرێکارانی عێراق و کوردستان سەردانی ئێمەیان کرد و خۆشحاڵە بین جارێکی کە ئێمەش بتوانین سەردانی ئێوە بکەین و دەستکەوتەکانی ئێوە بەسەرکەینەوە. ئەمە ئەشێک لە بەشەکانی ترە کە جۆرێکی تر لە دەبەکان دروست دەکا و وەکۆی بینن بەشێکی گەورەیە کە جۆری دروستکردنی ئەم دەبانە دەبەی گەورەکانن کە پێم وایە وەکو بەرمیلی نەوتەکانی لای خۆمانە. ئەو بەشانەیە کە زۆر زۆر گەرمە و وەکو بینن ئەوە یەکێک لە بەرهەمەکان پێم وایە مەشینەکە سەقەت بوو هێنایانە دەرەوە. ئەو بەشانەی کە سەقەتە بوو هێندێنجاری دیکە ئەخرێنەوە ناو بەشی کۆکردنەوەی یەکان ئەم هاوڕێیە ئەم کرێکاری هاوڕێمان یەکێکە لەو کەسانی کە دەستێکی باشی هەیە لە چاکردنەوە و سەرپەرشتیکردنی ئەو بەشانەی کە سەقەتە بێەوە ئەشتێ وەکو کەسێکی میکانیک کارگەکە زۆربەی کارەکان خۆیان نەیبن بەڕێ و بە چاکردن و سەرپەرشتیکردن. He's one of the member council. جۆنی بێکێکە لە شێرەرانی کرێکارانی ئێرە ناو کارگە. The other ones we call it trombone. We just call it tambur because they have just a little. ئەمە پێڵێن تەمبور هەروەکو خۆی لای خۆمان ئەڵێن تەندور هەڵبەتە لای خۆمان پێڵێن. These three machines make the band. ئەم مەچینانە ئەم سێ مەچینی لێرایدن ئەمانە سەرقاپی ئەو دەبانە دروستەکە لێرە. وەکو بیننەوە یەکێکە لەو ئافرەتانەی کە لەناو کارگەکەیە کارەکە. شەرمەکات قسە بکە ئەڵبەتە تەریقە بێتەوە بەڵام نەحەقیشی ناگری شوێنەکەش زۆر دراوەژاوی تایە پێمان خۆش بوو پەیامێ بگەێنێ بە ژنانی هاوڕێی کرێکاری لە عێراق و کوردستان. ئەمە بێشێکە لە مەچینەکانی تر ئەڵبەتە ئەوە پێ بزانین ئەگەرم کارگەی بەدەست کرێکاران خۆیانەوە نەبووە و ئێمە زۆر قورس بوو سەردانکردنی ئەم بەشانە. بینن ئەمە زۆربەی ئامێرەکان بە بۆی ئیشەکە یەکێکە لەو ئافرەتانەی تر کە لێرە لەسەر مەشینەکانم بەداخەوەین کە هەم ئینگلیزی نازانن تا بتوانین ڕاستەوخۆ قسەیان لەگەڵا بکەینەوە هەم لە کاتی کارکردنان کە بەڕاستی خەمی ئەوەمە بەدەم قسەکردنەوە تووشی برینداربوون و ئەو شتانە بن
دەبێن سەرقاپی ئەو بەرمیلانە دروستەکە. ئەو بەشەی کە سەرقاپەکانیان دەبێت زۆر گەرمە وەکو فڕن وایە. ئەوە بەم شیشەی خوارێ ئەچێتن ئەوە بۆی سارد بێت. ئەمە بەشی خەزمکردنی شتەکانی کلێدی کە مەوادەکان هەموو ئەمە بەشی مەوادی خامەکانێتی ئەمە و ڕافیعانەیە کە بەکاری هێنن لێرە. So here is arrived the material that we need, and in that place make the mixture of the material. What's here? What's that here? Yeah, I would go. مەدیکێکە لە ژوورەکانی بەڕێوەبردنە ناو کارگە. Hello comrade, how are you? How are you? Aldemir Dima. ئەوەی چێکە لە ڕەفیقەکانی کە لە ڤەنزوێلایە بە یەکدی شاد بووین یەکدیمان ناسی. He's one of the members of the Labour Council. یەکێکە لە نوێنەرانی شورای کرێکاری ئێرە یان نوێنەرانی کرێکارانی ئێرە بەڕێوەبردنی کارگە. He's responsible for the commercial things. Commercial? He's responsible to the commercial, to buy material. ئەمە بەشی تەسویق و کڕین و فرۆشتنە ئەو بەشانەی ئەو بەشەی کە ئەمان دیعایی بەشی دیعایی ئەشیاکانیان زیاتر لێرە لە ناو کارگەکە یابن بەڕێوە. ئەمە ڕسمی کارگەکەیە پێشتر کاتێکە داگیرکرا. And here is the work leader. ئەو بەشەیە کە پیشانمانەیە ئەلێوایە کە خانووی کرێکارەکانیان لەو بەشەیە کە بە بەتاڵی ماوەتەوە وەختی خۆی ئەمان هێنایانە کردویانە بە خانووی کرێکارە. ئەوە کارگەکەیە کە لە ئاسمانەوە بە هەلیکۆپتەر گیرەوە.